هەڕەشەی چەکدارانە ناسراوەکان لە بەغدا بەردەوامە. لەم دوایەشدا ڕۆژنامەنووسێکی کورد بۆ نهێنی پاراستنی زانیاریەکان نەمانویست ناوی بێنین بۆ چەند ڕۆژێک ڕفێنرا و هۆکاری ڕفاندن و ئازادکردنیشی تاکو ئێستا دیار نییە. ناوچەی بەغاش بەگشتی هەم لە مەنسوور هەم لە شعلە هەم لە مەشتەر لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی تایفەکان اختیالات ئەکرێ و با بڵێم ڕفاندن ئەکرێ و بە تایبەتیش ڕۆژنامەوانان و ئەوانەی کە لە ڕاگەیاندن ئایشەکەن ئەوانیش ئێستا معڕەزن لە کۆبنەوەی ئاسایی خۆمان بڕیارماندا دەبێت هەموو سەرۆکی دام و دەستگا ئەمنیەکانی بەغا کۆکەینەوە و لە نزیکەوە قسە لەسەر ئەو بابەتە بکەین چکە ئەحسامان لەلایە ئامارمان لەلایە ڕقممان لەلایە کە ژمارەکە زۆر زیادی کردو دڕاوکێکی زۆر گەورە لە بەغا هەیە. لە تەوەرێکی تری نائارامی پایتەختی عێراق چەندین پزیشک و خاوەن پیشە تەندروستیەکان بوونەتە ئامانجی گروپە تاوانبارە نەناسراوەکان. ئەماش لە خۆیەوە هۆکارێکە کە خاوەن پیشە تەندروستیەکان بۆ دەرەوەی وڵات ڕابکەن. مقترحنا أنه يتم تفعيل قانون حماية الأطباء. یەکەم پێشنیازی وەگەرخستنی یاسای پاراستنی پزیشکانمان کرد. دووەم هەموارکردنی یاساکە و کاریکەرمەندانی پزیشکی و تەندروستی لەگەڵیدا هاوپێچ بکرێت. یان یاسایەک دەربکرێت بۆ پاراستنی کارمەندانی تەندروستی بۆ ئەوەی هەمویان لە ژینگەیەکی سەلامەتدا لە نێو دام و دەستگاکانی تەندروستیدا کار بکەن. وەزیری پێشووی وەزارەتی ناوخۆی عێراقی ڕادەگەینێ کە دەبێت دەستگای زانیاری بەهێزتر بکرێ و تاوانبارەکانیش وەک ڕێکخراوە تیرۆریستەکان سزا بدرێت. اليوم العمل الاستخباري لەمڕۆدا کار و ئەرکی دەستگای هەواڵگری و تەکنیکی کامیراکانی چاودێری و دەستنیشانکردنی تاوانکاران گرنگە. دەبێت بە یاسا تاوانی کاری ڕفاندن هاوتا بێت بە کاری تیرۆریزم. وتەبێژی وەزارەتی ناوخۆ و فەرماندەی هێزە چەکدارەکانی بەغدا ڕادەگەینێ کە ڕۆژنامەنووسان لە کارە توند و تیژەکان بەدورن، بەڵام خاوەن پیشە تەندروستیەکان ئامانجی گروپە چەکدارە نەناسراوەکانن. وەزارەتی ناوخۆش توانیویەتی چەندین تاوانبار دەستگیر بکات. مەسەلەی ئەوەی کە توێژێکی تایبەت یان پەیامنێرانی تایبەت لە ناوچەیەکی تایبەتدا بکرێنە ئامانجی کاری تێروستی بە دڵنیاییەوە شتی لەو جۆرە نییە. دەستگای نهێشتنی تاوان لە ناوچەی کەسک توانیان 6 تاوانکار دەستگیر بکەن کە دانیان بەوەدا نابوو هەڕەشیان لە 4 پزیشک کردبوو، هەروەها کاری دزیکردن. ئەم جۆرە تاوانانە بە ئەندازێکی بەرچاو کەمیان کردووە. شانۆی توندوتیژی لە پایتەختی عێراق ڕۆژانە دووبارە دەبێتەوە و بەغداش بە مەترسیترین پایتەختی جیهان دەژمێدرێ و وەک دەوترێ دەستی دەرەچی دەرهێنەری ئەم شانۆیان. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.